پارێزگا حەلەبێ وێنەیەکی بچووکە ژە ڕەوشە سووریایی تەڤاهیە ئالیێن گۆ لێسەر ئەرد و ئەزمانی سووریای شەڕ دکن لێسەر ئەرد و ئەزمانی پارێزگا حەلەبێژی شەڕ دکن. پارێزگا حەلەبێ یاگۆ بە پایتەختێ باکوورێ سووریای تێناسکردن و بە پێشەسازییا خوا بێناو و دەنگا دەرەنکت هەیە تەولی خۆپێشاندانین سووریایین ئازارە ساڵا 2011 بوو و بدیاریکری دێمە هاتە باغا هەمان ساڵێدا خۆپێشاندانان لە حەلەبێ دەست پێ کرد و دێمە ها شوباتا ساڵا 2012 خۆپێشاندان بداوی هاتن و شەڕی چەکداری دەست پێ کرد وەک چاوا لێ دەڤەرێندنی سووریای شەڕدنا بەرە ئارتێشە ئازاد و ئارتێشە حکوومەتە سووریایدا دەکەتبوو. لێ پارێزگا حەلەبێ زۆرترین پێکهاتێن شەرکەر هەنا و سنوورێ شەڕ تەولی هەبن. ئارتێژە حکوومەتە سووریایە باژارێ سفێرە لێ باشوورێ پارێزگا حەلەبێ و دناوا باژارێ حەلەبێدا بەڵاو دەبا لێ نەهەموو تاخ دەبن کۆنتڕۆلە ئارتێشە سووریایە دەنا. یەکینیان پاراستنا گەلی یەبەکە و ئارتێشە شۆڕشگێران لێ ڕۆژهەلاتە حەلەبێ لێ کۆبانێ و لێ باکوورێ ڕۆژاوای حەلەبێ لە ئافرینێ بەڵاو دەبن و لێ ناوا باژارێ حەلەبێژی لێ تاخە شێخ مەقسوود و ئەشرەفیە بەڵاو دەبن. داعشی ژە سەر سنوورێ تورکیا لە جەرابلوس منبج باب مارە سۆران و تلحاسر و تلعافر بەڵاو دەبا و نەها ئێریژی باژارێ سفێرا دکا. بەرەیە نووسرا و ئەحرارە شام و ئارتێشە ئازاد لێ باژارێ ئاتارب و چیای سەمعان لێ ڕۆژاوای حەلەبێ و ئازاز لێ باکوورێ حەلەبێ بەڵاو دەبن. بەرەیە تورکمانیژی لێ باکوورێ حەلەبێ لێ سەر سنوورێ تورکیایە بەڵاو دەبێ. ئەف هەموو پێکهاتین لەشکەری وەک چاوا لە سەر تەڤاهیە سووریای شەڕ دکن لە حەلەبێژی شەڕی هەفتوو دکن. کورد شەڕێ داعش دکن داعش شەڕێ بەرەیە نووسرا و گروپێن دن دکن. بەرەیە نووسراژی شەڕێ حکوومەتە سووریای دکێ حکوومەتە سووریایژی شەڕێ گروپێن ئۆپۆزیسیۆنێ دکا. لە ئاسمانی حەلەبێژی بالەفڕێن ئەمریکا و هاوپەیمانان لێ پارێزگا حەلەبێ چەکدارێن داعش بردومان دکن. بالەفڕێن رووسیا گروپێن ئۆپۆزیسیۆنێ و بەرەیە نووسرا بردومان دکن. بالەفڕێن حکوومەتە سووریایژی گروپێن ئۆپۆزیسیۆنێ بۆمبە باران دکن. لێگەل و چما هەموو پێکهاتن لەشکەری گرنگیە دەدن حەلەبێ و شەڕێ حەلەبێ. بەرسف دیارە ji ber got Heleb duwem mezintirîn bajarên Sûriyeyê ji aliyê akinciyan ve, ji aliyê cugirafî ve Reqebe, Hema û Idlib ve girê dida. Parêzgeha Helebê li ser snûrê Tirkiyeyê ye û bajarê Helebê jî bi tenê 50 kilometran ji snûrê Tirkiyeyê dûr e. Ji aliyê stratêjî ve girîngtirîn balafirxane li parêzgeha Helebê hene, wek balafirxaneya navdewletiya Helebê, balafirxaneyên Kwêrs û Mingiyên leşkerî. هەروەها هەبوونا چەند دەواازیان لەسەر سنوورێ حەلەبێ و تورکیا وەک مرشد بنار، ڕاعی، بابلهەوا و بابسەلامە. هەبوونە هەژمارێک مەزنش کارگەهان لە حەلەبێ. چاندنیا حەلەبێژی گرنگە بەتایبەتی شەڕێکی وەکە شەڕی سووریایدا بۆ ئاف 5 ساڵە بەردەوامە. ji ber van sedema û sedemindin parêzgeha Helebê wêneyekî biçûk e ji rewşa Sûriyayê û beşekî mezin e jê şerê Sûriyayê. İbrahîm Adem, ên Art.